بەڕێزان دووبارە سڵاوتان لێ بفەرم بەردەوامی لەگەڵتان دکتۆر کارزان لەگەڵ کاکە حەمە باسی ئەومانەکرایە نەخۆش پێی بووترێ پێی نەوترێ باشە هەتاوەکو ئێستا ئەو کولتورە لە زۆرێک لە وڵاتانی جیهان و لە لای خۆشمان هەرماوە وەکو ئەزمون وەکو ئەوەی کە ڕۆژانە مامەڵە لەگەڵ ئەو نەخۆشانەکەی بەڕای جەناب و پێی بووترێ باشترە وەکو کاکە حەمە فەرمووی یان تۆ ڕایەکی ترت هەیە بەڵێ بە شێوەیەکی گشتی تا ئێستا لە دەرەوەی وڵاتی ژین لە وڵاتی پێشکەوتەکانیشە مناقەشەی لەسەر ئەم شتە هەیە ئایا بە نەخۆش بووترێ باشە یا پێی نەوترێ زۆر بحوساتی لەسەر کراوە بەڵام زیاتر لەوێ بە نەخۆش ئەوترێت بە خێزانەکەی وترێت و ئاگادارەکرێت ئێمە تا ئێستا نەخۆشمان هەیە چەند کۆرسی کیمیایی وەرگرتووە چەند جاریش سەردانی نەخۆشخانەی هیوا ئەکەن وای لێکن ئایلەکە پێڵەن نەخۆشیێکی کەتانی شتێکە پەیوەندی بە شێرپەنجەوە نییە تەنها هێن ئەڵێ ئەمە ئیلتیهاباتێکگەیە لە سەری ئەوەی بۆ بکەن یان تیشکی ئەوێت بەڕای ئێمە بە نەخۆش بووترێ باشترە نمونەی زیندومان زۆرە کە خەڵکانێگەن کە لەوە کە زانیوانە کە شێرپەنجیان هەیە غیرەت و ئازاتیەکی سەیران بەرامبەر بە نەخۆشیەکە و بەرامبەر بەرەگاربوونەوەی شێرپەنجە ئەوەی ئەزمونت هەیە زۆرن ئەو جۆرە خەڵکەوەنیە کەمینەن ئەوانەی کە وەکو کاکە بە گزارشتەکەی کاکە حەمەوتی مەسەلەن چۆکدادا بە مۆتەکەی ئەبینە بالفعل کەمینەیەک بۆ شڵە بیرەکاتوانێ زۆرینەیەک و کاکە حەمەی نێرگیز کە بەڕاستی جێی فەخرە یەکێک لەو نەخۆشانەی کە ئەمڕۆ لە ستۆدیۆ حازرە لەگەڵمانە خانمێکە کە کورد نییە عەرەبە بەڕاستی من وەکو مامۆستایەک بینیومە وەکو مامۆستایە کە لێوانەیە ئێمە وەکو پزیشکانی سنتەری چارەسەر بە تیشک فێری غیرەت و ئازایەتی بوون فێری ئەو بوون کە چۆن مرۆڤ بتوانێت بەرەنگاربوونی نەخۆشی بکە بە کوردی ئێڵەم و پاشە حەزەکەم بە عەرەبی لەگە خۆیان قسەیە بکەن ئەو نەخۆشە شێرپەنجەی ممچیە بوو کاتێک کە نردیان بۆ لای ئێمە تیشکی بۆ بکرێت بۆ لایەکی لە کاتی فەحسەکەی بۆمان دەرکەوت کە جارێککە دروست بۆ تۆ لەسەر سنگی بەڵام کاتێک کە فەحسمان کرد سێرمان کرد بە دەرلەوەی کە دروست بۆ تۆ لەسەر سنگی لە لای کێشیا دروست بۆتوانێت لەگەڵ دکتۆرەکەی هاوڕێمە تۆزێ بە ئینگلیزی مناقەشەمان کرد سێری کردین و پێکەنی وتی چیتانە تەبیعی ناتان بیرم ڕاستەکەی دوو دڵ بوون لەوەی کە پێی بڵێن دروست بۆتە و شێرپەنجەیەکی کەشتێ لە منکەکەی ترتا بەڵام پێکەنی وتی من خوایە کە دروستی کردوم بۆ شکر بم بەوەی کە سەحەتێکی باشی یاومەتێ و لەشێکی ساغمەیە ئەی بۆ شکر نەبم بۆی کە نەخۆشیەکەم بڵاو بۆ توانێت تووشی نەخۆشی بوو لەبەرەوە الحەمدولله لە دوای تیشک تا ئێستا ئەیبینین لە ساغ و سەلامەتە و بەڕوویەکەوانێ حەزم خۆی باسکە کە چۆن لە نەخۆشخانەی هیواش کاتێک کە نەخۆشەکان کیمیایی وەرەگرن چ دەرس و عیبرەتە لێەوە فێرە بن خۆی باسەکەڵێ ئەگەر زۆر هیلاک و ماندوو بم تا بەردەمی نەخۆشخانەی هیوا ماندوو کە چۆن بەردەمی نەخۆشخانەی هیوا بۆی نەخۆشەکانی کە هەز بۆ بێتاقەتیەم نەکەن غیرەت و جورئەت و ئازاتیە بەخۆمە باشم ئێوە باشە تۆزەکەی تر ئەی دوێنەمە و خاتونە ئێوە چیەڵەن لەسەر هەمان پرسیار پێی بووترێ باشترایان یا ئێوە مەسەلەن چۆن مامەڵە وەکو ئەو سنتەرەی کە هەتانە بۆ مامەڵەکردن لەگەڵ نەخۆشەکان و چۆنەڵی ڕێنمایی کردنیان ئێوە چۆن مامەڵاکەن وە چی بە زانستی و دروستە زانن وڵای ئەمە وەکو خۆمان تەمان تەعامل لەگەڵ کۆمەلگایەکەین بە شێوەیەکی گشتی بە ساخ و نەخۆشیەوە بەڕاستی بەڵام ئەوەندەی کە بەرچاومان نەکرێت لە توێژینەوەکانە خطابێکی کینمان نییە دیاریکە بڵێ بەمە بوترێ باشترە یاخود پێی نەوترێ باشترە حەسب ئینسانەکانە گۆڕێ ئینسانی وا هەیە کە سوکارەکەی خۆی ئەیناسیڵە مەسەلەن ئەبسەد شت بزانێت بە تەواوەتی ئەڕوخێت هیوایەڵە مەعزیمەتی زۆر گەورەیە لەبەرەوە زۆربەی توێژینەوەکانی لەگەڵەوەنەڵە باگراوندی سایکۆلۆژی ئینسانەکە بخوێنێتەوە لە ڕێگەی خێزانەکەیەوە لە منتەڵەقی تێڕوانینی خێزانەکەەوە بۆ کەسەکە قرار بدرێ من پێی بوترێ باشتریا پێی نەوترێ بەڕاستی ئەی خۆت چی ئەڵێ بەو کەسانە بەم نەخۆشە بە ڕێزانەوە بۆوانشی کە گوێی لێمانە گرنگی ڕۆڵ و توانە و ئیرادەی مرۆڤ چییە لە کۆنتترۆلکردنی نەخۆشیەکە وەکو هێزێکی شاراوەی مرۆیی لە بنیادی دەرونیە تاوان بەتەکی دەوەی کە ئێستا قسەی لەسەر قسەکانشی خەریکە هەمووی بێ بە زانستیان ئەسلمێنرێ بواری سایکۆلۆژیەتی ئینسان و بواری دەرونی ئینسان وەلەو بەڕاستی اختصاصی من نییە بەڵام ئەوەندەی بە حکمی ئیشەکانمان قسە لەسەر مەسائل لە ساغی مرۆڤەکانەکەین وەکو ئاماژەمان پێیان لە سەرەتای ئێستا نەخۆشیە نەگوازراوەکان لە ناویشیانە نەخۆشی شێرپەنجە نەخۆشیەکانی سەردەمن زۆربیان ئێبسنەوە بە یەکێ لە هۆکار سەرەکیەکان و کە مەسائلی فشاری دەرونی و زەختی دەرونی مەسائلی سایکۆلۆژیەکانی ئینسانن لەبەرەوە هەمیشە ئیرادەی ئینسان هەمیشە جێگیری باری دەرونی مرۆڤەکان هەمیشە ڕۆڵێکی ئیجابیان بینیوە لە کۆنتترۆلکردنی هەنێکی زۆر لەم گرفتانەی سەردەما و ئێستا تقریبا زۆربەی دراسەکان هاوڕان لەسەر ئەوەی کە ئەمیش و یەکەم تەمان ئەگەر ئەمە بە پلەبەندی باسکرد ئێستا یەکەم هۆکاری مدن لە هەموو عالەمە نەخۆشیەکانی دڵ و بۆدەکانی خوێنە دوای ئەوە هەندێک باسی نەخۆشی دڵی دەماخ و دوای ئەوێتە سەر نەخۆشی زۆر دوایە سەرەتان نەخێر وەکو ئاماژەمان پێ لەم ساڵانەی ئاخیرا
ستێپێکاتۆتە پێشوانێ ئێستا تقریبان لە هەنێک ئێستا ئێمە ئەگەر بمانێ بە شوەیەکی گشت قسەی لەسەرکەین بە چوارەم هۆکاردانرێ لە عالەمە بەڵام ئەگەر بۆ وڵاتەکان کورتیکەنەوە وڵاتەکان کراون بە سێ بەشەوە وڵاتەکانی جیهانی سێ تامان ئەوە زۆر لە دواوەیە نەخۆشی شێرپەنجە وڵاتەکانی ئەوانەی کە بادی اقتصادیان مامناوەندە وڵاتە پێشکەوتوەکان لە وڵاتە پێشکەوتوەکانە شێرپەنجە زۆر لە پێشە بەڵام لە وڵاتەکانی جیهانی سێ شێرپەنجە توان بڵێن لە دواترە چاوەکو وتمان شێرپەنجە و بەراورد بە ڕێژەی دانیشتوانیان بەڵێ تامان من ئەمە لێرەوە کۆمنتێک لە سەقسەکانی دکتۆر دانا بەم ئاماژەیەکی پێ بەم مەسائلی داتا ئەساسە ئێمە هەموو قەرارێک لە هەموو بوارێکی تەندروستیا چۆن ئەدرێت تۆ داتا دێ داتاکە گەیتە زانیاریەکە کەیتە زانیارێکی سوودبەخش لە زانیاری سوودبەخشەوە قەرارەی تۆ لەکوایی ئەوەی کە ئێسمە گرفتمانە نەک بەتەنها لە شێرپەنجە لە هەموو بوارەکانی تری تەندروستیان ناتوانین قەرار بین ئێمە لە کورسانە لەکوێین لەبەرەوەی داتایەکی دروستمانە ناتوانین بۆی بگەڕێنەوە زۆر جار تووشی شکست دەبین لە پلانێکی داقیقە ئەبینین لە نیوەی ساڵە دەرمانمان نامێنێ ئەبینین ئەوەی کە دکتۆردانا ئاماژە پێیان مەسایلی تێگڕای بۆ هەموو ژمارەی دانیشتوان چەند بێتی خەسخانەمانێ بۆ هەموو ژمارەیەک توێژین لە شێرپەنجە پێویستە چەند بێتی خەسخانەمانە بێ ئەمانە هەمووی مؤشراتێکی عالەمین لە سیستەمی تەندروستیە کە هەمویان پشت بە بوونی زانیاری ئەبەستن بە زانیاری معلومەیەکی سوودبەخش دروست دەکەی لە ڕێگەی معلومەی سوودبەخشەوە قەراری دروست دەدرێ هەروەکو ئەوە وایە تۆ ینی ئەگەر کەسێک بزانێت چەند میوانیە بۆ ماڵەوە حساباتی خۆیەکە چەند چێژ لێنێ چەند میوە بکڕێن ینی داتا لە هەموو شتێکامە ینی ئەو بە نمونێکی بەسیط بۆ تێن زۆر باشە خەڵگلی تێبگە بەڵام ئەو قسەیە ینی بەڕاستی سەرنجڕاکێش بوو کە من لی وەربگرمەوەڵێ لە وڵاتە تازە فراژ و بووەکانە یا لە وڵاتە پەراوێزی و کەناریەکانە زیاتر زاراوی جیهانی سێ بەکار نایەنم چونکە ئەو زاراوە تا ڕادەیەک لە دوای بلۆکبەندی ئیشتراکی و کەپیتالیان نەماوە بڵێن وڵاتە تازە فراژ و بووەکان بەراورد بە وڵاتە پێشکەوتووەکان کەمترە ئەمە بۆ ئەکرێ هۆکارەکەی زۆر شت بێ ئەکرێ هەنێکیان باس بکەین بۆ نمونە لە وڵاتە پێشکەوتوەکانە ئەوان زۆر بەیەق بەژینگایەن بەڵام لە وڵاتانی جیهانی سێمە زۆربەی خەڵکەکەی ئەوەنە با بڵێن ڕۆشنبیری تاکە کەس نەگەیشتوتە ئەوەی احتیمام بەژینگەکەی ئەخرنا ئەو ئەڵێ لە وڵاتە دواکەوتوەکان کە پیشەسازی کەمتر تیاگەشتی کردووە ئەو ئەڵە کەمترە وەک لە وڵات ئەوواتە لە وڵاتە پێشکەوتوەکان زۆرترە بڵێ ئەخر ئەو بازشتی تریش دەورەبینە بۆ نمونە جۆری خواردن بەسەر لە ئەمریکا بۆ نمونە سریان کردووە شێرپەنجەی مەمک بە ڕێژەیەکی زۆرە بۆ ئەمە سەبەکەی زیاتر گەڕانیانەتەوە بۆ خواردنی ڕێژەی چەوری لە ئەمریکایە کە مەسەلەن ئەوان شتێکی پێڵم فاسفود ینی خواردنی سەریع ڕێژەی چەوری زۆر بە ڕێژەیەکی زۆر ئەخۆن ئەمە احتیمالێکی زۆر گەورەی هەیە لە دروستبوونی شێرپەنجەی مەمکە بینیویانە لە یابان سەرەتانی مەعیدە زۆرە شێرپەنجەی مەعیدە زۆرە بۆچی چونکە ئەڵێن لە یابانە زۆربەی زۆری پاشەڕۆکانی کارگەکان فڕێرێتە دەریاوە ماسی ئەو ماسیانەی کە لە باڵین لە دەوری بەحرەکانی یابان هەیە ئەوە خەڵک زۆر لەوێ ماسی سوشی بەکارێن کە ماسیەکی نازانمەگەر خەڵک معلوماتی هەبێ وەکو نیمچە کوڵاو و نیمچە برژا وایە تقریبان کاڵە ئەوە زۆر بەکارێنێ ئەمانە دەوری خۆیانێ ئیتر ینی تۆ بێت دراسە بکەی بەڕاستی بزانی چ لە چ وڵاتێکا چ جۆرێکی شێرپەنجە زۆرە ئەوەی کە ئێمە بیستومانە و تا ئێستا ینی زۆربەی بحوساتەکانی عالم لەسەری ڕێکەوتون ئەم دوو جۆرە شێرپەنجە لەم دوو وڵاتە بە ڕێژێکی زۆر هەیە باشە لە چاو ئەو داتا متەوازعی کە لەبەردەستی جەنابتان هەیە لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە نەخۆشخانەی هیوا کام نەخۆشیانە کام جۆری نەخۆشی سەرەتان زۆرە بە دەرەجەی یەک شێرپەنجەی مەمک بە دەرەجەی یەک شێرپەنجەی مەمک لە هەموو ژمارەی نەخۆشەکانی تر زیاترە کەواتە ڕێژەکە لە ئافرەتانە زیاترن ئەگەر بەو پێوەرە لێکی بینەوە بڵێ بەڵام سیرەکەی لە زۆربەی داتاکانەوەی کە من لە بەردەستما بوو بێ ڕێژەکە بۆ نمونە وەکو یەک گوابووە بۆ نمونە لە 2010 لە 2010 1337 کەس و شێرپەنجەی ڕقیان هەبووە 700 کەسیان ئافرەت بوون لەم 1337 کەسە ینی تقریبان ڕێژەکە وەکو یەک بوون بەڵام شێرپەنجەی مەمک بە ڕێژەی یەکەمیە ئەوانەی کتر کە زۆر لە ناو نەخۆشەکانیان بینین شێرپەنجەی خوێنە شێرپەنجەی گرێلینفاویەکانە شێرپەنجەی سیەکان چونکە ڕێژەی جگەرەکەش لێرە زۆرە شێرپەنجەی پرۆستاتە و شێرپەنجەی کۆندامی با بڵێن هەزمی جیازی گەرەکێش ئەوانەی کە خۆیانی کێشن یا ئەوانەی کە لایە ناکێشراوە بەڵێ خۆی ئەوانەی کە ئەیکێشن پیانەڵە ئەکتیف سمۆکەرەوەی کە خۆی جگەرەکەکێشەوەی کە نایکێشێ پێڵم پاسیف سمۆکەرین لە کەسێک ئەکتیف سمۆکەر زۆرتر توش بەڵێ بە تاکید ئەڵێ لە 105 ئەوانەی کە تووشی شێرپەنجەی سیەکان بوون ئەکتیف سمۆکەرن ینی خۆیان جگەرەکان کێشەوە لە 105 یان احتیمال لە بیئەیەکە بێتر مەسەلەن تەوانەمەش بۆی هاوڵاتیان بزانن لەوە چێ بەجگەرێک دوو جگەرە پاکەتێ دوان دروست نەبێ
چونکە هەموو شتێک بە مروری زەمن ینی ئەم شتان ئەم گۆڕانکاریانی کە بەسەر کرۆمۆسۆمەکانایە بەسەر خانەکانایە بە سەعاتێک و 2 ساعت دروست نابێت بۆی نەک خەڵکێکە بێ بڵێ خەڵک هەیە زۆر جارۆک و گاڵتە پێکردن بە قسەی دکتۆر ئەڵێ ئەنجا من خۆ 20 ساڵی شای کەشم تووشیش نەبوو ینی هەموو شتێک لە دنیا شازی تایە بەڕاستی باشە ئەی ئەم مەسەلەن هەندێک جار ئەوترێت ئەوانی کە لە تەنیشتیانە کێشرەیە مناڵی بچکۆلایە لە ژوورەکەیە با نکتێکی شەوە بگەڕمەوە بینەرانی بەڕێز و خۆشەویستیش ئەڵەن ژنێک یا کچێکی ناسکۆڵە لە ناو پاسێکی کۆستەرا پیاوێکی بە تەمەنجگەری لە تەنیشتێ کێشاوە وتێتی دادەگیان وتێتی خاڵەگیان بیکوژێنرە وتێتی بۆ بیکوژێنمە وتێتی ئەو لە سا 20 بۆ خۆتە و لە سا 80 بۆ منە ئەوی شتێتی داها کچەکە گیان تۆ بیکێشەبا لە سەدا هەشتاکەی بۆ من بێت و لە سا 20ەکەی بۆ تۆ بێ ئەوانی کە لە تەنیشتیانە جگەرای کێشی زیانی هەیە بە تاکید زیانی ئەسە من پێم وتی لە سا 5 احتیمالی دروستبوونی شێرپەنجەی سیانی تر ئەمە ئەوە کە سەلمێنراوە مەسەلەن جگەرە ئێمە دوایی یێنە سەر هۆکارەکانی بەس وەکو پرسیارەکە وەکو خۆی جواب مایتەوە گینە دوایی باسی زۆر باشە مەسەلەن باسی هۆکارەکانی کرد مناڵ هەیە ئەم هۆکارانە مەسەلەن چۆن تەشخیصیان بکەین لە وڵاتی خۆمانە یعنی کەیسی سەیرە ئێستا ئەو مناڵە لەگەڵ ئەوەی کە بە ئومێدی ئەوەم کە بە زووترین کات چاک ببێتەوە مەسەلەن تووشی شەرپەنجە بووە یا مناڵەیە هەژمانگ و نۆمانگە تووشی سەرەتانی قوڕێک هەبووە یعنی چۆن تەشخیصی فاکتەرەکان بکرێت لە وڵاتی ئێمە هۆکارەکان بە شێوەیەکی گشتی ئەتوانین پۆلێنی بکەین بۆ هۆکارە ژینگەیەکان بۆ نمونە ئەو وڵاتانەی کە ژینگەکانیان پیسە ئەو وڵاتانەی کە کارگیان زۆرە دوو کەڵ و بخاریان زۆرە ئەو وڵاتانەی کە شەڕ و شۆڕی زۆر تیا بووە چەک و تەقەمەنی تیا بەکار هاتووە مادەی یۆرانیۆمی تیا بەکار هاتووە چەکی کیمیاوی تیا بەکار هاتووە مادەی تیشکاوەر لە شەڕەکانە بەکار هاتووە لە پیشە سازیەکانە بەکار هاتووە ئەم وڵاتانە سەیریان کردووە ڕێژەی شێرپەنجیان بە شێوەیەکی گشتی لە وڵاتانە زیاترە کە ژینگەکان سروشتیە ئەمە هۆکارە ژینگەیەکان هۆکاری تریشمان هەن هۆکارە بۆ ماوەیەکان زیاتر ئەوانەی کە لە مناڵانە دەرەکەون چین هۆکارە بۆ ماوەیەکانن ئەو جۆرە نەخۆشیانە لە جیناتی ئەو شخصانە هەن کە گۆڕان لە جیناتیانە ڕوویدا گۆڕان لە پرۆتینەکانە ڕۆئەدا پرۆتینی ناسروشتی دروستە بێت دروستبوونی پرۆتینی ناسروشتیش هەبێتە هۆی گەشەکردنی خانەی شێرپەنجەی هۆکاری ترمان هەن هەنێک لە ئیلتیهاباتەکان بۆ نمونە لە ئەفریقا بینیویانە ئەوانەی کەوا تووشی ئیلتیهاباتی ڤایرۆسی جۆری ئیپشتان بار ڤایرس ئەبن ئەوانە زۆرتر تووشی جۆرە لە لیمفۆمایەک ئەبن کە پێڵەن بێرکرد لیمفۆما وەک لە خەڵکی لای خۆمان لەبەرەوە هۆکارەکان بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین هۆکارە دەرەکیەکانن وەکو هۆکارە ژینگەیەکان و فاکتەرە زاتیەکان ئەو فاکتەرانن کە لە ناو خودی جەستەی ئینسانەکە هەن و هۆکارە گۆڕاوەکانیش ئەو هۆکارانەی کە هەنێک کەس خو ستایڵی لایفیان ژیانیان وایە کە ئەگەر بیگۆڕن توش نابن بەڵام نەیگۆڕن ڕەنگە توش بۆ نمونە ئەوانەی جگەرە چێشن و بە درێژایی ژیانیان جگەرە ئەچێشن ئەوانە زیاتر لە خەڵکێکی جگەرە نەچێش تووشی چیە بن شێرپەنجەی سیەکانە بن ئەوانەی بە درێژایی ژیانیان گۆشتی سوور لە ڕاددە بە دەر ئەخۆن بینیویانە ئەوانە زیاتر تووشی شێرپەنجەی گورچی لە ئەبن لە خەڵکێکی تر ئەوانەی زۆر قەڵەون ئافرەت بە درێژایی ژیانیان بینیویانە لەبەرەوەی ئیسترۆجینیان زۆرترە زیاتر تووشی شێرپەنجە ئەبن لە یەکێکی تر لەبەر لێ وەرەگرمەوە ئەی ئەگەر مەسەڵەن سەلەوانەیە کەسانێک بەڕاستی من لە هەموو بەرنمەیەکە کاتێکە قساکرێک سەری بینەرم بیرە ینی مەسەڵەن ڕەنگە لە ژێر کاریگەری ئەم قسانەی توە ئافرەتێکی قەڵە و بە پەلە بیوە خۆی دابەزێنێ ئەمەش لایفستایلی خۆی تێکە ئەمەش ئارازی خراپی نابێت من ناڵێم ئەوە تووشی شێرپەنجە ئەبێ ئەگەر گوێر لێبێ وتم ڕێژەی توشبوونی مەترسی توشبوونی ئەو شخصە لە یەکێکی تر زیاترە ئەگەری توشبوون لێ ئەگەر قەڵە و کە خۆی زعیف کاتەوە لایفستایلی بگۆڕێ بەڵام لە خۆ لە وڵاتی ئەمە زۆر جار ڕێجیم شتی سیر و سەمەراکرێت لە پێناوی دابەزینی کێشە ئەمانە زیانی هەیە بەڵێ خۆ لاوازکردن شتێکی باشە بە شێوەیەکی گشتی بەڵام تۆ بێ بە بەرنامە بیکەی ئەگەر بەبێ بەرنامە بیکەی زۆر نەخۆشمانەیە هاتووە بۆ لامان بەبێ بەرنامە ڕێجیمی کردووە تووشی کەم خوێنی بووە تووشی زەردووی بووە تووشی سزبوونی گورچیلە بووە لەبەر ئەوە ئەبێت تۆ بە ڕێجیمێکی زانستی و لە مەدایەکی دوورە وەزنی خۆدا بەزێنی نەگلاپڕ اینجا بۆ خۆپارێزیش لە شێرپەنجە مەسەلەن جگەرە نەشێشرێ باشترە مەشروب بە ڕێژەیەکی زۆر نەخورێ یا ئەگەر هەر نەخورێ زۆر باشترە گۆشتی سوور کەمتر بخورێ لە جیاتی ئەوە سەوزە و میوە و شتی فرێش و تازە بخورێ زۆر باشترە لەبەر ئەوە چۆنیەتی ژیان دەوری هەیە لە خۆپارێزی لە باشە مرۆڤ لەم جۆرە ژینگانەیە خۆی مخەیرە لە ژیانی خۆی مەسەلەن لەوانەیە هەموو ئەم شتانەش بکەی بەڵام کۆمەڵێ
هۆکاری تر هەیە کە لە دەرەوەی ئیرادەی تاکە ئەمانە قسەت چییە لەسەری ئەوانە هۆکارە بۆ ماوەیەکانن ئەوانە دەسەڵاتم هەر هۆکاری ژینگا مەسەلەن تۆ جاری وایە ئەچیتە بازار نازانی چی هەڵبژێری کام خواردنە جینەتیکە کام خواردنە موادی حافظی کەمە ینی نازانی لەم جۆرە وڵاتانە چی بکەیت ئەکەوێتە سەرخۆ ئەتوانی تۆ سەوزەمیوە بخۆی زیاتر لە گۆشتی سوور ئەتوانی خۆ کە خواردنێک هەبوو لە ماڵەوە حازریکەی لە مەتعام خواردنێک نەخۆی مەسەلەن کە بە ڕۆنێکی قرچاوی چەند ڕۆژە ئامادەکراوە چونکە ئەو ڕۆنە قرچاوی کە خواردنەکەی پێ ئامادەکراوە سوور کراوەتەوە هاتووە بۆ تۆ ئەو ڕۆنە خۆی کارسینۆجینیکە لەبەر ئەوە ئەتوانی خۆشتەکان بگۆڕ ببوورە ڕوخسەتی کۆمەتێکی بچووکی بەڵێ کاکتۆر باسی زۆر هۆکارەکانێکی بەسپاسەوە بەس ئێمە بۆی بە شێوەیەکی زۆر بەسیت لە خەڵکی تێبگەنی من هەموو جارێ لە هۆکارەکانی شێرپەنجە ئەوە باسەکە مەڵێ مەگەر سیارەیەک بێنی ئاوە بە بۆش دایبنی بێ بە جێڕی بۆش احتیمالی لە سا چەنی هەیەم سیارە بجوڵێ احتیمالی لە سا بۆ نەبیستی هەیە ئەگەر کەسێک پاڵی پێوە بنێ احتیمالەکە بێ بە لە ساسی ئەگەر بێ بە دوان ئەبێ بە لە سا ئەوەنە ینی تا فاکتەر زیاتر بێ احتیمالی جوڵانی ئەم سیارە زیاترە بێ کەواتە تۆ تا فاکتەر زیاتر بێ فاکتەری خراپ بۆ ئەوانەی کە کاریگەریان هەیە لە دروستبوونی شێرپەنجە ئەم کەسە احتیمالی دروستبوونی شێرپەنجەی زیاترە کاک دکتۆر باسەوەی کرد کە فاکتەری بۆ نمونە دوو فاکتەر هەن فاکتەرێکیان پێڵ دوو فاکتەر زیاتر نین لە دنیاکە شێرپەنجە دروستەکان یەکیان پێڵە فاکتەری ویراسی جێنێتی کرۆمۆسۆم ئەوانی کە فاکتەری ژینگەی فاکتەرە کرۆمۆسۆمەکە هەنێ جار بەتەنیا ئەوەنە بە قووەت نییە بتوانێت ببێتەوەی دروستبوونی شێرپەنجە ئیلا بێ عاملی مساعد هەبێ وەکو فاکتەری ژینگەی لە هەنێ زۆری تایبەتانە بێ بۆ نۆکو سەرەتانی چاوەڕێتی نۆبلاسۆمای پێڵێن ئەوە هەنێ جار بەس فاکتەرە بۆ ماوەیەکەی هەبێ بەسە بەڵام لە زۆربەی حاڵەتەکانی ترە ئەبێ فاکتەری تر هەبێ بۆ نمونە وەکو بەکارێنانی حەبی منع لەلایەن ئافرەتانەوە کە بە ڕێژەیەکی زۆر من حەزم کرد باسی وەکەم لە وڵاتی ئێمەیە زۆر جارە بینی لە حەوزە وشکەکە خەڵگەی فرۆشە ڕاستی خەڵک بەکاری هێنێ یعنی ئەمە دەوری هەیە لە دروستبوونی شێرپەنجەی ڕەحما شێرپەنجەی مەمکە مەسەلەن خواردنی چەوری زۆر وەکو کاکتۆر باسی کرد قەڵەوی موادی حافظان ئەوانەی کە لە خواردەمەنی قوتووەکانە هەن ئەوە بۆ سەرەتانی مەعیدە و ڕێخۆڵە بینیوانە خراپە مەسەلەن جگەرەکێشان کاکتۆر باسی کرد مەشروبە کحولیەکان کەمی ڤیتامینەکان کەم خواردنی سەوزۆمیۆ بۆ چونکە سەوزۆمیۆ مادێشی تیا پێڵەن ئەنتی ئۆکسیدان بۆ معلوماتی بەڕێستان هەم ڕۆژانە هەر یەکێک لە ئێمە لە حاڵەتی تەبیعیە زیاد لە 10,000 خانەی سەرەتانی لە لەشیا دروستە بێ بەڵام بەهۆی جیهازی مەناعی لەشەوە سیستەمی بەرگریەوە ئەم خانانە ئەناسرێنەوە لە ناو ئەبرێن هەر کاتێک یەکێ لەم خانانە لە دەست جیهازی مەناعڕاب کە ئەچێتە شوێنێکەوە خۆی ئەشارێتەوە وردە زیاوکە بێ بە سەرەتان ئەنی هۆکارەکان زۆرن لەوانەیە نەک بە بەرنامە بە بەرنامە نەتوانی هۆکارەکانی باسکەی چونکە بەڕاستی ئەگەر بۆ خەڵکیشی باسکەی وای لێڵەنج ئەی دکتۆر چی بکەن ئەی چۆن هەناسە ئەی چۆن ئاو بخۆمەوە ئەی چۆن ئەنی ڕاستەکە ئەگەر هۆکارەکان زۆر بکەینەوە لەوە چێ فاکتەر نامێنێ لە وڵاتەیە باسی نەکەین یا لە دنیای باسی نەکەین کە شێرپەنجە دروست نەکەن بەڵام هەمووی وەکو دکتۆر فەرمی 100% لەگەڵیان ئەبێ بەو ماوەیەکی درێژخایەن و بەردەوام زۆر باشە بەڵام ئەم قسانە تا ڕادەیە گشتین هەتاوەکو ئێستا لە کوردستان و لە جیهانە ئەتوانرێ نەخۆشەکە بڵێن تەشخیص بکرێ زیاتر بخرێتە ژێر چاودێری و ڕیسێرچەوە بڵێ ئەسبابی سەرەکی لە دروستبوونی ئەم حاڵەتی شێرپەنجەیی تۆ ئەمە بووە نەخێر هەر لە کوردستان نییە یا هەر هێشتاشتی شوانێت تۆ بڵێ 100% بە فلان شت تۆ تووشی نەخۆشی شێرپەنجە بووی وەبوو کاکتۆر باسی کرد ئەمە ئەپڵین کەمیولەتیڤ یعنی ئەمە کۆ ئەکرێتەوەنە ئەم نەخۆشە تەغییرێکی جینی تیا ڕۆئات بۆ نمونە باسی ئیش لە شتەکان خانە شێرپەنجە لە خانەوە دروستە بێ لە هەموو شتێمونی تر ناو خانەیە ترشی ناوشی خانەیە ئەو تەغییرەی کرد ترشی ناوشی خانەیە ڕۆیە خانە بە چوار سوورە تێ ئەپەڕێ ڕۆژانە خانەی شێرپەنجەی لە لەشی ئینسانە دروستە بێ ئەم چوار سوورە چێک پۆینتی تایە ئەم چێک پۆینتە کاتێ ئەگات کە ئەم خانەیە تەغییرێکی بەسەرا هاتووە دوو شتەکات یا ئەوەتانەیە بەسەر یازاڵە بێت و چاکێکات یا لە ناوی ئەبات ئەمە کۆتایی هاو بە شێرپەنجەکە یان ئەمە ئەمێنێتەوانێ پاشان هۆکارێکی تێت بەردەوامە لە جگەرێکیشان لەگەڵای مەشروب بەخواتوانێ لەگەڵای هۆرمۆنات بەکارێنێ چی وای لێکە ئەم خانەیە ئەبێ بە شێرپەنجە ئەمە بڵین سەبەب ڕئیسەکەیە کە بەم مەراحلانەتی ئەپەڕێ بەڵام ئایا نەخۆشێک مەرجە کۆمەڵە شتی تیای بێت کۆمەڵە کەمپیوتر ڕستک فاکتەر ئەمانە کە هۆکارن بۆ زیابوونی ڕێژە شێرپەنجە مەرجە هەموو نەخۆشیێتی بێت نەخێر ئێمە نەخۆشێکە بۆ تەمەنی 2 ساڵە تووشی شێرپەنجەی قوڕک بووە کە ئەمە خۆی لە خۆیە بڵین دەنگەژەکان بەڵێ ئەمە لە منطقی باشووری عێراقات بوو بۆ لامان ئەمە شتێکە ئێجگار دەگمەنە ئەمە نەخۆشیەکە لەگەڵ تەمەنا زیاکە لەگەڵ کەسێکە کە جگەرەکێش بێت کە مەشروب بخوات گرنگترین ئەو کەیسانی کە مای سەرنجڕاکێشانە لە لای تۆ تا ڕادەیەک
غەریبە چییە لای تۆ؟ ئەوەی شکل لە نەخۆشانە هیچێک لە نەخۆشمان هەیە تەمەنی لە 20 ساڵ کەمترە تووشی شێرپەنجەی مەمک بووە. جا بەڕاستی من حەزم بگەڕێمە بۆ سەرەتای پرسیارەکەت کە جەنابەت وتە بۆچی شێرپەنجە لە وڵاتە پێشکەوتوەکانە زیاترە لە وڵاتەکانێکە. هیچ لە هۆکارانی کە زۆر گرنگ و ئێمە باسمان لێوە نەکردو تەمەنە شێرپەنجە لەگە زیادبوونی تەمەنە زیێەکە. ڕێژەی تەمەن لە وڵاتانی دەرەوە زۆر زیاترە لە ئێرە. لە یابان بۆ نمونە ڕێژەی تەمەن 82 ساڵە. لە عێراقا بە تەسەوری ئێمە کە داتانە بڕواناکەم لە 6 ساڵە بمێنێتوانێت 58 ساڵە خۆی لە خۆیان تەمەن هۆکارێکی گرنگە بۆ دروستبوونی شێرپەنجە بۆ لەبەروی خانەکانی لە بەردەوام معڕزن بۆ ئەوی ئەم ڕسک فاکتەرانە ئەم هۆکاری زیادبوونی مەترسیانە ڕۆژانە دووبارەی بێتەوانێ بنمونە ناڵم نەخۆشمانەیە تەمەنی لە 20 ساڵ کەمترە شێرپەنجەی مەمشی هەیە کە خۆی شێرپەنجەی مەمگیش لەو شێرپەنجانەی کە لە سەر و تەمەنی 45 ساڵیەوانەیە دروست دەبێت بەڵام ئەو هەیەی و کە ئەشگەڕی هیچ هۆکارێکی ڕسک فاکتەر و هۆکارێکی زیادبوونی مەترسی لەو خانمایە نابینیتوانێت زائیفە هۆرمۆناتی بەکارنێنەوە حەبی منعی بەکارنێنەوە لە خێزانەکەیە شێرپەنجەی مەمچی نەبووە سیرەکە توی شێرپەنجەی مەمکیژ بەڵام کاکە ڕەنج ئەو حاڵەتانە پێیانەڵێن کەیز ڕپۆرت یعنی ئەوە حاڵەتێکی نادرە بەڕاستی ئەوە بێ بگەڕێ بۆ تەحلیلی جینی یعنی بەداخەوە باسی بحوساتێک تا ئەم لەحزەی ئێمە باسەکەین تاکە بەحسێک لە کوردستانە جا چ جای ئێمە بین وەکو دکتۆر چ جای لە ڕێی زانکۆکانەوە بێن نەکراوە مەسەلەن بۆ ئەوەی بزانی تۆ ئایا دەنە خۆشوەرەگری ئایا کرۆمۆسۆمەکانیان فعلەن گۆڕانکاریان بەسەر هاتووە یاکو حاڵەتی فیۆکی کاکە دکتۆر کارزان باسیەکە ئایا ئەم کەسە فاکتەری ژینگەیەکانی نەبووە بەڵام احتیمالە کرۆمۆسۆمێک لە کرۆمۆسۆمەکانی گۆڕانکاری بەسەر هاتووە تا ئێستا بەداخەوە بەحسێکە با بڵین بە ناوی علمی بەحسێکی علمی لەسەر شێرپەنجە لە کوردستانە بەداخەواڵم ینی ئێمە یەکەم کەس خۆشمان توێژینەوەی زانستی و زانکۆکان نائامادەن زۆر سپاس بۆ هەموو لایەکتان بنەران بەڕێز و خۆشەویست لە بەشی دووەمی پرۆگرامەکەماندا ئەو بەڕێزانەی کە لێرەن و وتمان بەشێکی هەرە زۆر بەیانیان زۆریان کە تووشی نەخۆشی سەرەتان بوون قسەیان هەیە هاوکات لەسەر ئەزمموی خۆیان قسە بۆ بینەرانی بەڕێزەکەن بۆ ئەوەی کە باز لە گرنگی ئەزمموی خۆیان و ڕۆڵ و کاریگەری ئیرادە و بڕوا بەخۆبوون و چۆنەتی پەیوەستبوون بە ڕێنماییە پزیشکەکانەوە بدوێن بۆمان لە بەشی دووەمی پرۆگرامەکەماندا دێنەوە دیدارتان ئەم پرۆگرامە هیوادارم لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی شەرپەنجەدا خزمەتێکی بەوەی بەڕێز و خۆشەویست کرد بێت هیوادارم زانیاری سنوورداری منیش بتوانی بێتی کۆمەڵە پرسیار کە لە لای ئێوە پرسیارە ئاراستی دکتۆرە بەڕێزەکانی کردبێت لەگەڵ مامۆستای گەورە حەمەی نێرگس لە هەفتەی ئایندەدا دێنەوە دیدارتان و دیالۆگەکەمان لەسەر شێرپەنجە بەردەوامە بێت.